کەمپی شەهید ڕۆستەم جوودیە لە سنووری قەزای مەخموری پارێزگای هەولێر ڕۆژی هەینی لە ڕێگای فڕۆکەی بێفڕۆکەوانەوە هێرش کرایە سەر کەمپەکە و لە ئەنجام داژنێکی تەمەن 50 ساڵان بریندار بوو، هەروەها زیانێکی زۆری مادیش بەرچەند ماڵێکی نێو کەمپەکە گەیشتووە. طيوري المولي وندا زورجي وهمي مول بزورجي نهيدن هراك بري خبده ما دطاني كا جومش بداري ليدوي هوا خواني بيدا اوني خور هراك تونغو هيك مطبخ داري مطبخ الفيراد بداري دو زورجي نو ناج داوا ولف زورجي ناتشته بس مول بيدا اوني خور زورجي وج داوا بي زورجي مول ولف جينات شام بين ش زورجي هيرت مول داوي ديون چوي سي که سحر راوي چوي بازار زورجي تنت مول داوي. دانیشتوانی کەمپەکەش دەڵێن ناکرێت ئێمە لە نێو خاچی عێراق و هەرێمی کوردستانین و تورکیاش بە ئارەزووی خۆی هێرشمان دەکاتە سەر و بەرپرسانی هەرێم و بەغداش تەنها سەیر دەکەن کە چۆن ڕۆڵەکانمان دەبنە قوربانی دەستی ئەردۆغان. بەلکینگۆ هەمی دەزانن کو بوو چەند ساڵم لێرە پەنابەرن ئەم ژێ زولم و زۆرە دەوڵەتە تورکی هاتنە لێرە بەس لێرەش بەلا خوژمێ وێناکن ڕاستیش ئەفتبینی هەمی ژن و زارۆک و منداڵ و هەرێدی بەسیانی ئەم دەبن حیمایەتیە حکومەتە عێراقی دانن. راستی افجی شرمزاریه hani heger ko evro ke hinde insanê bêguneh li vêrê sivîlin hemî jin û zarok û dayîkin heger ku her carektin van bomba ser serê medvarînin te wijdan qebûl nake rastî em bangawaziyê xwe digihîne Birleşmiş Dewleta em digihîne hikûmetê Iraqê besedî hani rastî em hatine lêre em daxwe Iraqê dan yanî ev Iraq nikare ku esmanê xwe biparêze ne li ser vî milletê feqîrî belengazî jar. ئەم بردومانە لە کاتێکدایە لە شەوی هەفتی ئەم مانگا تورکیا لە ڕێگای فڕۆکەی بێفڕۆکەوانەوە هێرشی کردە سەر ناوەندی کەمپی مەخمور و بەو هەیەوە 3 کەس بریندار بوون کە دایکێک و 2 منداڵ بوون. ماوەی 25 ساڵە دانیشتوانی کەمپی شەهید ڕۆستەم جوودی لەژێر ڕەحم و بەزەیەکانی درۆنەکانی تورکیان. ئەوان دەڵێن نازانین هانا بۆ حکوومەت یاریێمی کوردستان ببین یان بۆ حکوومەتی عێراقی چونکە هیچ کامیان وەڵاممان نادەنەوە و چارەسەری کێشەکانمان ناکەن و لەژێر ڕەحمی درۆنەکانیش نەجاتمان نادەن. بڕیار محەممەد کورسات نیۆز کەمپی شەهید ڕۆستەم جوودی لە قەزای مەخمور.